وانەی وەرزشێکێکە لەوانە گرنگەکان ئەگەر بێت و بە شێوازە زانستی و ئەکادیمیەکەی لە ناوەندەکانی خوێندن گرنگی پێ بدرێت ڕاستەخۆ سوودی دەبێت بۆ بێزکردنی جەستەی خوێندکاران وەروەها دروستکردنی جەوێک کە با خوێندکار بتوانێت بە باشی کاریگەری هەبێت لەسەر دڵ و دەرونی وانەکانی تریشی بە باشی بخوێنێ تا چنێک گرنگە وانەی وەرزش گرنگی پێ بدرێت لە ناوەندەکانی خوێندن وەروەها و گرفتانەی دێنە بەردەم مامۆستانی وانەی وەرزش یا خودی وانەی وەرزش و پرۆسەی وەرزش لە ناوەندەکانی خوێندن قسە و گفتوگۆکەین دەربارەی بابەتە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا زانا قادر کە لەم تەورەیە لەگەڵمانە مامۆستاگیان زۆر خێر زۆر سپاس بۆ جەنابتان بۆ تەواوی بینەرە سپاستان کەوانەی وەرزش گوێمان لێ بێ گوێبیستی لێ بێن بە ئێستاشەوە با بۆ گلەیە دەست پێکەم لە زۆربەی ناوەندەکانی خوێندن لە هەرێمی کوردستان و بە ئەزمموی ژیانی ڕابردوی خۆشمانەوە کە لە قوتابخانە بووین زۆر جار بە شەوانەی وەرزشمان یان نەدەخوێند یا ئەخرای وانەی کۆتایی ڕۆشتینەوە بۆ ماڵەوە یادرا بە وانەکانی تر پێم خۆشە لەسەر وانەی وەرزش سەرەتا ئەگەر کۆمنتێک هەبێ وەڵام پێم خۆشە پێش ئەوە کۆمنتێک مەبێ لەسەر ئەوەی کە ئێمە لە ناوەندەکانی خوێندن شتێکمان نییە بە ناوی وانی وەرزش ئەوەی کە هەمانە وانەی پەروەردەی وەرزشیە وەرزش جایە پەروەردەی وەرزشی جوایە لە ناوەندەکانی خوێندن وەرزش لە یانەکان نەکرێ لە تیپە میلەکان نەکرێت لە مەراکزی شەباب بکرێ بەڵام لە ناو ناوەندەکانی خوێندن لە ناو وەزارەتی پەروەردە ئێمە وانەیەکمانەیە بە ناوی وانەی پەروەردەی وەرزشی مەبەست لەم وانەیە چێ مەبەست لەوەیە کە لە ڕێگەی وەرزشەوە چۆن قوتابیان و گەنجان پەروەردە بکەیت و چۆن لە ڕێی پەروەردەوە وەرزشێکی تەندروست و جوان فێری مناڵەکان بکەیت ئەمە بەگشتی ئەو مەفهومەیە کە ئێستاش تەنانەت لە ناو وەزارەت و بەرپرسەکانیش لەو مانە گەورەی وانەی پەروەردەی وەرزش تێنەگەشت وانەی پەروەردەی وەرزش مانایەکی فراوانی هەیە و ئامانجێکی گەورە و فراوانی هەیە پەیوەستە بە داهاتووی میلەتانەوە پێویستە بە داهاتووی گەنجانەوە پێویستە بەوەی کە ئەم وڵاتە ئەم حکومەتە لە هەر وڵاتێ ئەوێ ئەم گەنجانە بەرەوشۆ بەرێ ئەوێت چیان لێ بکە ئەوێت چۆن ئاراستیان کرد پەیوەستە بە لەشتاغی پەیوەستە بە داهاتوو پەیوەستە بە ینی داهێنان پەیوەستە بە هەموو شتە جوانەکانی مرۆڤایەتی بەڕاستی ئەگەر ئاوا لە پاوانەی پەروەردەی وەرزشی تێبگەین وەکو زۆرێک لە وڵاتە پێشکەوتوەکان دڵنیا بە ئاراستەیەکی تر و شێوازێکی تر لە پیادەکردن ئەگرێتە بەر بەڵام بەو نەفەسە خراپ و ناڕێکی و ناحاڵی بوونەی کە لە منتیقەی شەرقی ئەوسەت و لە ناوچەکەی خۆمان و لە هەرێمی کوردستان پیاداکرێ ئەوەی بەڕێز دەڵێ بەڵێ ئەوەی کە تۆ بینیوتە پێش تۆش بینراوە و ئێستاش هەر بەردەوامە زۆر باش هۆکار چێکە وانی پەروەردەی وەرزش ئەو گرنگی پێنادرێکە لە ئامانجەکانی خۆیان هەیە پەیوەستە بە سیاسەتی حکومەت پەیوەستە بە بەرنامەی حکومەت پەیوەستە بە بۆچوونی کۆمەڵگە لەسەر وانەکە بەڵام هەمووی من ئەیگەڕێنمەوە بۆ حکومەتە کە بەرنامەدانی ئەم میلەتە بەرەوشۆ بەرێ چۆن ئاراستیان کە ئەم گەنجانە چی لێ بکە ئەم گەنجانە چۆن ئامادە بکە چی ئیشێکی بەم گەنجانەیە کاڵم گەنجیانی بە هەموو کوڕ و کچ و هەموو عینەکانیەوە حکومەتە کە خۆی نازانێت چه ئاراستەیەکێ بۆ گەنج ئێوە چی لە گەنج بکە ئێوە بەرەوشۆی بەرێ ئێوە چی پێ بنیاد بنێ یعنی ئەمە کێشە گەورەکەمانە لە حکومەت دێتە خوارە وەزارەتی پەروەردەیە بەڕاستی وەزارەتی پەروەردە سیاسەتێکی و فەلسەفەیەکی ڕوونی نییە بۆ وانەی پەروەردەی وەرزشی ڕاستە بە زمان بە قسە بە تێوری وەکو وەرەقا وەکو قسەکردن هیچ شتێکیان نێشتۆتەوە لەسەر گرنگی وانەی پەروەردەی وەرزشی و لەسەر ئەهمیەتی و لەسەر ئەوەی چۆن بتوانین پێشی بخەین و چۆن ئەمانە وەکو قسە وەکو فەلسەفەکە لە کتێبەکان وەریانگتووە لە سەرچاوەکان وەریانگتووە دێتە سەر قسەکردن هیچ کێشەی نییە بەڵام کە دێتە سەر واقعی کردارێکی پراکتیکی لە ناوەندەکانی خوێندن بەڵێ ینی ناڕۆنیەکێ ناڕۆشنیەکەیە ناڕێکیەکەیە لە سیاسەتی حکومەت و وەزارەتی پەروەردە بەرامبەر وانەی پەروەردەی وەرزشی و مامۆستایانی وانەی پەروەردەی وەرزشی مامۆستا زانا ینی لە پۆلی یەکی سەرەتایی با بڵێن یان تاوەکو 12 هەموو ساڵێک وانەی وەرزش هەیە ئەگەر بڕیار بێ پەروەردەی وەرزش بێ هەم بێ پەروەردە بێ هەمێ زانیاریەکی باش لەسەر خودی بۆ نمونە هەر ساڵێک لەسەر وەرزشێک تۆ بەلایانی کەمە بێ 12 وەرزش یاساکانی بزانی لێی فێربی تەجروبەیکەی بەڵام بینین
خوێندکاران کە باڵێن قوتابخانە تەواوەکەن ڕەنگە هەندێک قانونی سەرەتایی وەرزشیش فێر نەبوو بن. ئەرە ئەگەڕێتەوە سەر ئەوەی فەلسەفەکە چییە؟ ئەنی فەلسەفەکە ئەوەی بەڕێز دەڵێ بەو دەقیقیە نییە. ئێمە نەک لە یەکی سەرەتایی کە بنەڕەتی پێڵێن ئێمە بەڵکو لە باخچەی ساوایانەوە وەردش ئەبێ بکرێ بە پەروەردەی وەرزشێ بێ بکرێ بە مناڵە. تەنانەت لە وڵاتە پێشکەوتوەکان لە حەزانەوە لە دایانگاوە وەردش بە مناڵەکەن وەکو ئەیخەنە ئاوە و مەلەی پێەکەن و ئەمانە کەواتە وانەی پەروەردەی وەرزشی ینی لە سەرەتای دروستبوونی ئینسانەوە لەگەڵ هەر لە دایکە بێ وڵاتە ئەوروپیەکان ئەم مناڵە خەنە ئاوە ئەیجوڵێنن گیانی ئەجوڵێنن ئەمێنێتەوە تا قۆناغی زانکۆ تا دوای زانکۆش. ئامانجەکە ئەگەر دراسی بکەیت لێی بکۆڵیتەوە ئەوەیە کێشەکە ینی خەڵکی وا ئەزانێ کە وانەی پەروەردەی وەرزشی ئەم ئینسانە بۆی شاڵێم وەزارەت بەرنامەی نییە پلانی نییە هاتووە قۆناغی دە بە 12 بەرنمەیەکی بۆ داناون پرۆگرامێکی بۆ داناون پرۆگرامەکە باس لە یاساکانی یاریەکانەکە باس لە تەکنیکەکانی یاریەکانەکە ئەمە ئیشی قوتابی نییە ئەمە ئیشوانەی پەروەردەی وەرزشی نییە. وانەی پەروەردەی وەرزشی زۆر لەو فراوانترە جارێ لە قۆناغی یەکەم یعنی قۆناغی یەکەم لە بنەڕەتی ئەمە پێڵی نەک بۆسێ ئەسڵەن تۆپی تیا بەکار نایە تۆپی بەمانای تۆپی یاسایی تیا بەکار نایە بەڵکو هەمووی یاریە و هەمووی ئەوەیە کەواتە ئامانجەکە دووشتە بیدایەت تا قۆناغی یەکەم تا پۆلیسێ بەس تەنها تەندروستیە چۆن ئەم مناڵە تەندروستی باش بێ چۆن لەو قۆناغە گەشەی مناڵە زۆر پێویستی بۆیە کە تۆ چۆن بیجوڵانی چۆن تەندروستی باش بێ لە قۆناغی دووەم کە 4 بۆ 12 ئەم قۆناغە هەر تەندروستیە لەگەڵ پێربوونی هەنێک لە بنەماکانی وەرزش هەنێک لە بنەماکانی وەرزش چۆن کە تۆ ئامانجی ئەموانەیە ئەوە نییە کە تۆ یاریزانێکی دروستکەی کە تۆ پاڵەوانێک دروستکەی کە تۆ نەژمێت دروستکەی ڕاستە زۆربەی نەژمەکان جاران زۆربەی پاڵەوانەکان لە ناو قۆناغی قوتابخانەوە ڕۆشتن بەڵام ئامانجی وانەکە بە تەحدیدی ئەوە نییە ئامانجی وانەکەوەیە چۆن ئەم مناڵە تەندروست بێ لەشی ساغ بێ مێشکی ساف بێ چۆن لە تونند و تیژی بە دوورەکەی چۆن فێری ینی مانای وانەی پەروەردەی وەرزشی جیاوازە لە مانا وەرشە ئینەکەی جێگیرەکەی کە هەیە ئێستا مەسەن تۆپی پێکە تۆ لە یاریە ئەیبینی مەبەست دەی برنەوەیە چۆن ئەم 11 کەسە چۆن هاوکاریەک بن ئەنجامێ بەدەستبێن بیبنەوە بەس لەوانەی پەروەردەی وەرزشی فێریەکەی لەم تۆپی پێەیە چۆن فێریەکەی کە دۆڕاندن و بردنەوە لە ژیان قبولکە چۆن فێریەکەی کە ئەوان تیمێکن ناتوانێت بەتەنیا ئیش بکە چۆن فێریەکەی کە ئامانج گەیشتن بە ئامانج ئیلا ئەبێ بە هاوکاری هاوڕەکانی بێ ئەم کۆمەڵە مەفهومە جوانە لە ناو وانەی پەروەردەی وەرزشی دروستە بێ بەڕاستی هیچ وانەیەکی تر ناتوانێت ئەم مناڵە پێرکا کە چۆن تاگەڕەو نەبێ چۆن هاوکار بێت چۆن بە تیم ئیشکە چۆن بێ بە ئامانجێکی گەورە بگە ئەم مەفهومەیە تا ئێستا وەزارەتی ژەی تێنەگەیشتووە بەداخەوە جا من ویستمەوە پرسم یەکسە وەڵامەکەشم وەرگرتەوە وتمەگە پرسیارەکەم تۆزێک تون نەبێ ماوەسانی وەرزشمان لێ تووڕە بێ بەڕاستی ماوەسانی وەرزش یانی هێشتا هەر خۆیان لەو مەفهومە تێگەیشتون تا بتوان بەمنی قوتابی بگەێنن کاتێککە وەزارەت تێنەگەشت بێ بێوانیش حتممە من دڵنیا دەکەم وەزارەت لەو پەیامە تێنەگەیشتووە کە وانەی پەروەردەی وەرزشی وانەیەکی زۆر سەرەکیە لە وڵاتە پێشکەوتوەکان هەم بۆ پەروەردەی مناڵ هەم بۆ لە شتاغی ئەوان ئەزانی چۆن بیرەکەنەوە ئەوان بیرەکەنەوە چۆن ئەم مناڵە کەسێکی ئینسان دۆست بێ دیموکرات بێ ڕاو بۆچوونی خەڵکی تر قبوڵکە ئەمە چۆن کچوو کوڕ بەیەکەوە ئیش کرد ئەو جەندەرەیە کە ئەوان بە سەخەتی لێ تێگەیشتون ئێوێ ئافرەت زاڵکا بەسەر ئینە ئەوەیە پیاوزە نا لە وەرزش لەوانەی پەروەردەی وەرزشی فێرێکە چۆن ئافرەت هاوکارێتی چۆن ئەکرێ لەگەڵ ئافرەتێکە بە تایبەتی لە خۆناغەکانی بیدایەت چۆن ئەتوانێ هاوکار بن لە تیمێکە یاری بکەن یعنی ئەم مەفهومە جوانانەیە کەوانەی پەروەردەی وەرزشی هەیەی ئێمە نەمانتوانی بەڕاستی بیگەێنین بە مناڵەکانمان زانە حەڵ و وەضعی وانی پەروەردەی وەرزش لە زۆر وانەی تر باشترە بۆ نمونەوانی پەروەردەی هونەر ئێمە جاری وا هەیە لە قوتابخانەکان نابین ئەم وانەیە پرۆگرامێکی هەیە کراوە بە پەرتوک و دراوە بە قوتابیەکان یاخود زۆر کات ماوەسا
کاتێکی تایبەتدانێ بۆ وانەیە و خوێندکارەکان جلی وەرزش لەبەرەکەن و دەسەکەن بە خوێندنی وانەکە بەڵام ئەبینین وانی ترمان هەیە ئەم گرنگێشی پێ نادرێت بۆچی بەم حاڵوەزاشەوە ئێمە هێشتا نەمانتوانێت مەفهومە ڕاستەقینەکە و واتە ڕاستەقینەکەی وەرزش تێبگەین چی بکەین بۆ ئەوەی کە ئەم واتایە ڕوونکەینەوە هەم لای قوتابی هەم مامۆستا هەم وەزارەتیش دووانە هەن دووانەی زۆر سەرێکی لە وڵاتە پێشکەوتۆکە هونەر و وەرزش چکە لەگەڵ ڕۆحی ئینسان قساکە چۆن ئاین لەگەڵ ڕۆحی ئینسان قساکە ئەمیش بەشێکە لەوەی کە حەز و هیوا و ئاوات و خولیای ئەو مناڵە چییە وەرزشە ئەجا زۆر کێشە هەیە هونەرە زۆر کێشە هەیە ئێستا مەسەلەن لە ناوەندەکانی خوێندن توندوتیژی هەیە من بەحسێکم کرد یان بە پەروەردە گوێی لێ ناگرێ چارەسەری تاکە چارەسەری توندوتیژی وانەی پەروەردەی وەرزشیە توندوتیژی سەرچاوەکەی چییە ئەو تاقە زۆرەیە کە مناڵ هەیەی ئەو تاقە زۆرەیە مناڵ هەیەی مەسەن تۆ دەرسێت 40 دقەیە 5 دەرسە 6 دەرسە 40 دقە دانیشێنی وانەی پەروەردەی وەرزشی وەکو ئەو بەڕێزیشتانە فەرموون حەقی خۆی پێ نادرێ یا ناخوێندرێ یا مەکتەبی زۆربەی مەکتەبەکان نیانە یا وانەیەکیانەیە ئەم مناڵە ئەم هەموو تاقەی هەیە بە تایبەتی لەم سەردەما جاران ئێمە مناڵ بووین ئەشینە دەرەوە بەهانێ ڕۆژینە دەرەوە یاریمانەکە تا ئێوارە هاتینەوە ئیلاکومان ساحەوتە خەومان لێکەوە ئێستا مناڵ دک بە خەریکی ئەنتەرنێت و خەریکی ناژوڵێ مناڵ ناژوڵێ نە لە ماڵەوە ئەی ناردی بۆ نانکڕینەوە هاتیتەوە ڕێک دەبڕی ئێستا نە نانەکڕێ نە ئیشی بازارەکە نە ئیشی پێکەن نە یاریەگەکە نە ئەگەڕێت ئەچینە ئەو بشتانە هیلاگە بووی هاتۆم و جار ئاڕی ئێوارە ئەم تاقە زۆرە کە لە مناڵە هەیە چی لێ بکە ناچار کە من مامۆستایەکی ئەو مناڵم کە قسە لەگەم منەکە دەستیە جوڵێ نییە توای بینی عنیفە ئەو عنیف نییە ئەو تاقەیەکی زۆری پێ ناتوانیت تۆ ئەو تاقەی پێ خەرجکەی نە لە ماڵەوە خەرجیەکە نە لە کۆڵان خەرجیەکە نە لە قوتابخانە خەرجیەکە کەواتە ئێستا ئەرکیوانەی پەروەردەی وەرزشی زۆر گرانتر بوو ئەگەر حکومەت پێ بزانێ ئەگەر وەزارەتی پەروەردە پێ بزانێ ئەتەوێت چارەسەری توندوتیژی بکەی جێندەری بکەی یەکسانی بکەی کارکردن بە تیم بکەی ئەممانە جوانانەی کە هێناویانە نازانن ناوەڕۆکەکەی چییە ئەتوێت چارەسەری ئەوانە بکەی ئەبێ گرنگی بدەی بە کۆمەڵێ وانە کە لەگەڵ ڕۆحی ئینسانەکان قسا کرد لە چوارچەوەی ئەوەی کە وانەی پەروەردەی وەرزشی وانەی هونەر وانەی ئاین ئەم وانانە کە لەگەڵ ڕۆحی ئینسانەکان قساکەن ئەبێ پێش جەستە و ڕۆحیان بەیەک و ئاراسە بکەی تا بتوانێت ئینسانێکی تەندروست دروست بکەیت چی بکەین ئەوەیە کە لە ئێستا بەداخۆ ناکرێت چونکە ئەبێ حکومەت سیاسەتێکی ڕازگۆیانەی هەبێ تەندروستی هەبێ تەندروستی هەبێ فەلسەفەیەکی هەبێ بۆ پەروەردە جارێ حکومەت فەلسەفەیەکی ڕاستی نییە بۆ پەروەردە ئەبێ دوای ئەو وەزارەت فەلسەفەیەکی ڕاست و تەندروستی نییە بۆ پەروەردە ئێمە لە پەروەردە ئیشەکەین زۆربەی ئیشەکان بە حیزبی کراوە بەداخەوە کێشەمان نییە بە حیزبی کراوە یعنی هیچ کێشە نییە مەسەلەن کابرا لە حیزبێکی دیاری کراوە بە کەسێکی خۆی بەرێ بۆ ئیشەکە کارەسات لەوەیە ناگەڕێت چ کەسێ لەم حیزبەی خۆی چ کادرێت لە حیزبەکەی خۆی بەڕاستی کادرێکی سەرکەوتووە لەو بوارە ئەو کەسە بەرێ ئەگەڕێ شتەکان لەسەر بنەمای عیلاقات دروستە بێت لە ناو حیزبیشە لەسەر بنەمای عیلاقات دروستە بێت یعنی مەسەلەن حیزبێکی گەورە هەیە کۆمەڵێک کادری زۆر باشیە لە بواری پەروەردە ناچێ ئەم کەسانە بەرێ بۆ ئیشە سەرێکیەکان ئەچێ لەسەر عیلاقات کەسێکی زەعیفە بە کەسێکی لاواز ئەبە ئەم کەسە لاوازە ئەبێتە ڕێگر لەبەر بەرەوپێشچوونی ئاستی پەروەردە لەسەر بەرەوپێشچوونی ئاستی زانستی ئەمە کێشە گەورەکانە کێمە لەناو پەروەردە هەستی پێکەین بەڕاستی کەسی گونجاو لە شوێنی گونجاو نییە ئەمە حیزبەکان بە گەورەکانی شەوەتوانن کەسی باشی خۆیاندان بنێن لە شوێنە باشەکان بەڵام نایکەن ئێستا هەموو دنیا نا بەڵام لە هەرێمی کوردستان و لە عێراقۆمانە نە دڵسۆزیە خوا نە ئەکادمی بوونەخوا نە هیچ شتێ ناخوا بەڵکو عیلاقاتە تۆ پەیوەندی لەگەڵ کەسی یەکەم هەبێ کەسی یەکەم کە پۆستێکی دێتە بەرچاو کێ لەبەر چاوی بێ کەسی خۆی کەس خزمی خۆی ناسرای خۆی برادری خۆی ئەو کەسە دیارێکا بۆ ئیشەکان کە ئەمەش سەقەتیەدا بە ئیشەکان و ئەو ئەنجامەی لێ چاوەڕوانەکرێت کە ئێستا ئێمە تیاژی ماوەسەزانە زۆر جار کە گرفتێک دروستە بێڵێن بە ڕۆحی ڕاضی بە ڕۆحی وەرسی وەریگرە
بەڕاستی ینی ڕۆحی وەرزشی ئەوەنە گەورەیە کەوا لە ئێمە بکات لێبوردە بم سەرفە نەزەر بکەم کاتێکی ئێمە ئەو وێنازەینیەمان هەبێ بۆ وەرزش بە ڕۆحی ڕاضی وەریگرینی کەواتە بۆچی لە پشتی فەلسەفەی ئەم ڕۆحە ڕاضە نەگەیشتین بۆچی هێشتا وەرزش بەو شێوە جوانە مەفهومە جوانە لە ناو دڵ و دەروونمانە شێگەی نەوەتەوە ئەمە پرسیارێکی گرنگە من پێشەکەی شتێکی کورتم باس کرد کاڵێ بە ڕۆحێکی ڕاضی ڕۆحە ڕاضەکە چییە؟ ئەوەیە تۆ هەموو لە یاریەکی تۆپی پێ لە یاریەکی تۆپی دەست لە ڕاکردنێکی یاری ئەمە یاری بە کۆمەڵمانێ یاری بە تاکمانەیە تۆرە باسی تاکەکە بکەین ئەم یاری تاکە ئەم ئینسانە دەستکێشێکی کردوتە دەست بە هەموو قووەتی ئەوێ لەو ئینسانەی تر بە هەموو قووەتی ئەوێ بیخە یعنی لی بەرێتەوە بیدۆڕێنێ ئەو بیدۆڕێنێ ئەم بیباتەوە بە هەموو هێز و قووەتی ینی تۆرە سەر ئەگەر بیتە سەر کیک بۆکسێن ینی دەست و قاش بە هەردوو دەست و قاچی پەلاماری ئەیە ئەم ئینسانە بخا بیڕوخێنێ باشە ئەمە سێ چوار تایم ئەمانە یاریەکەن بە هەموو هێزیان لێکترێن بە هەموو هێزیان تۆ باسی تۆپی پێ مەکە کە بەرێکەوتنی کەمترە بە هەموو هێزیان نەکێشن بە یەکتریان بە هەموو هێزیان هەموو هیوایەتێ بیخە جاری وای هیوایەتی لەوانی بیکوژێ یعنی لەو حاڵەتە بەڵام کە وتی تەواو باوەشەکەن بە یەکتریا و ئەم لاولەیە یەک ماچەکەن و جاری وایە خۆی دەستی ئەوی تر بەردەکاتەوە ئەم ڕۆحەیە کە ئێمە لە ژیان پێشمان پێێتی ئەم کارە ساتانەی کە ئێمە ئەیبینین بەڕاستی ئەوەیە کە من و تۆ ئیشێکمانەیە قبوڵم نییە کە تۆ لە من باشتری بۆ قبوڵم نییە یعنی ئەم ڕۆحەیە کە وانەی پەروەردەی وەرزشی دروستێکە ئەم ڕۆحەش لە مناڵەوە دروستە بێ لە باخچی ساوانەوە پێی دروست نەکەی ئێستا بۆچی شەر دروستە بێ من سیرم لێ حەچی یاری کوردستانە کۆتایەکەی بە شەڕ و تەقە و خەڵکە کوژێ و ئەمە ئەوەیە کە ئێمە نەمانتوانیوە ئەو ڕۆحە دروستکە من نمونەیەکی بەسیتە دەبێت من یاری نێودەوڵەتیم زۆر بینیوە من مۆندیالم بینیوە کاسی عالم بینیوە چامپیۆنس لیگم وەکو ڕۆژنامەنووس چوومەتە ناو چامپیۆنس لیگ بینیومە کاسی عالم وەکو ڕۆژنامەنووس بینیومە سەیرەکەی ڕیال و بەرشە یاریەکەن ئەم ڕیال و بەرشەیە کۆمەڵێ هاندەری لەگەڵ ڕێزم ناڕێکی هەیە لە وڵاتە دواکەوتوانە بە تایبەتی لە کوردستان لە عێراق لە کوردستان باوەڕەکەی دایک و باوک و کوڕ و کچێ دێن سەیری یاریەکەن دوانیان بەرشن دوانیان ڕیاڵن لەوێ زۆر نییە تۆچی ڕیاڵم تۆچی بەرشە فانیلەیەکی کڕیەوە بە $100 $150 $300 ئەو جلی خۆی لەبەرەکە ئەو جلی خۆی لەبەرەکە دایک و باوک و کچەکە جیابنەوە کوڕ و دایکەکە جیابنەوە ئەو چێتە بەری ڕیال ئەو چێتە بەری بەرشەلۆنە دائنیشن بە هەموو هێزیان تەرجیعەکەن بە هەموو قوتیان تەرجیعەکەن دوایی یەنە دەرەوە دەستی یەکەگرن و شەربەتی ئەخۆن و سواری سیارەکە بنەڕۆنەوە ئەی لێرە چی ڕوویە لێرە تەپڵەکەیان بەسەری یەکتریا و کە تۆ ئەسڵەن پەیوەندی بە تۆشەوە نییە ئەو خۆی کابرا ئیسپانیە پەیوەندی بە یانەکەی خۆیەوە هەیە بەو ڕۆحە جوانە مامەڵە لەگەڵ یەکترێکە بەڵام تۆیە کە فێر نەکراوی ڕۆحی وەرزشی چییە هەڵەسی تەپڵەکەی بەسەر برادەرەکەتە کە شەو ڕۆژ پێکەون ئێوە لەسەر چی پێی بڵێ لەسەر چی نازانین لەسەر چی چکە پەروەردە نەکراوە بۆیشە بڕۆ ئەو مەحکەمانە بڕۆ ئەو وەزعی تۆی بینی هەر کەسێ دەسەڵاتدارە پەلاماری فەقیرەیە کوڕی مەسوولە کچی مەسوولە کورە مەسوول نییە نەکبەتێکی فەقیرە کێشەیەکێ بێ لەگەڵ منە لەگەڵ تۆیە لەسەر نان کڕین لەسەر نان خواردن سیرەکەی میلی لێنێ تۆ ئەیکوژی ئەی کاکە بۆ ئەیکوژی لەسەر فولی یعنی ئەمە ئەو ڕۆحەیە کە ئێمە پێویستمان بەوانەی پەروەردەی وەرزشە من داواکەم لە حکومەت داواکەم لە وەزارەت بەڕاستی خەڵکی عاقڵ بێنێتە پێشە لەم مەسەلەیە با لە باخچەی ساوایانەوە ئەم خەڵکە فێری ژیان دۆستی بکەین فێری هاوکاری یەکتی بکەین فێری ئەو بکەین کە دۆڕاندن قبوڵکەن کاکە من نەک دۆڕاندنمان قبوڵ نییە ئێمە ئەڵێ کاکە تۆ مستەحەقی ئەو ئیشەنی قبوڵی نییە ئەڵێ نا هەر من ئەومەوێ کاکە وەڵڵاهی تۆ شایستەی ئەو ئیشەنی بەسەکان خۆش بە ماوەساگیانێ زۆر سوپاس دەکەینم تۆرە قسەکردنی زیاترەوێ بەس لە بەرکاتی بەرنامەکە هەرو ناتوانین لە خزمەتتا بین زۆر سوپاس بە ئامادە ئێمە زۆر سپاسیەوەکەم هیوای سەرکەوتنە بۆ خوازم هیوادارم پەیامەکەمان بگاتە شوێنی خۆی و ڕاشڵەکان نێبێ بۆ هەمومان بتوانین خزمەتێکی زیاتر بەوانەی پەروەردەی وەرزشی و مامۆستایان و ئەو پێداویستیانە بکەین کەوانەی بە پەروەردەی وەرزشی پێویست ماوەسا دەست خۆش با مندان بۆ ڕاستیا بنێم بۆ خۆم وێنایەکی ترم بۆ وانەی وەرزش پەروەردەی وەرزش لا دروست بوو دەست خۆشت دڵنیام مامۆستایانی وەرزشی شەڵام بەرنامێ ببینە سوودیان بۆیە بێت و وەزارەتیش
کەسانی شارەزا و بە ئەزمون و دڵسۆزی وەکو بەڕێز سوود لێ وەربگرێ بتوانن گرنگیەکی زیاتر بەوانەی پەروەردەی وەرزبێن سپاس دەکەم منیش باسیەوە هەستە جوانە دەکەم هیوان شتەکەوتنا بۆ خواست سپاسانکی مامۆستا زانا قادر مامۆستا تۆرە لەگەڵمانە بوو.